بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێ یەگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەمەوە. بە بۆنەی کۆچی دوایی ڕێزدار جەلال تاڵەبانی سەرۆکۆماری پێشووی عێراق و یەکێک لە کارێزمە و کەسایەتی گەورەکانی کورد پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی تەواوی گەلی کورد دەکەین و ئومێدەوارین ئەم کۆچەی ناوبراو ببێتە مایی ئارامی و ئاسایش بۆ وڵاتەکەمان و ببێتە دەرویەکی خێر بۆ گەلی کورد. ئاستەنگەکانی بەردەم خوێندنی نوێ وەرزی نوێی خوێندن تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێ بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا فەرهاد قادر بەرپرسی لقی هەڵەبجەی مامۆستایانی پێشنگ. مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت. سوپاس بۆ سوپاس بۆ دیدارەکەتان. مامۆستا سەرتا پێم خۆشە ئێستا لە سەرەتای وەرزی نوێی خوێندنداین پێ ئەچێ وەرزی نوێی خوێندنی ئەمساڵ بێناسترین و ناخۆشتنی وەرزێ بوو بێ بۆ قوتابی بۆ مامۆستا بۆ کۆمەڵگەکەمان. پێم خۆشە باز لە ڕەوشی خوێندن بکەین بۆچی لە هەرێمی کوردستانە خوێندن بەم ڕەوش و بەم ئاستە گەشتووە. سوپاس بۆ دیدارەکەتان. من دەستخۆشی بۆ جەنابتانەکەم بۆ ئەم بەرنامەیە کە تایبەتە بە ڕۆژی پەروەردە. من سەرەتا ئەمەوێ لێرەوە پشتە و سەرخۆشی خۆم بۆ هەموو گەلی کوردستان ڕاگەن بە بۆنی کۆچی دوایی سەرکردەی دیار و کاریزمای کورد بەڕێز مام جەلال تاڵەبانی کەسایەتێکی دیار بۆ بەڕاستی کەسایەتێکی کەمیۆنە بوو لە بواری سیاست و هەڵکەوتێکی تایبەت بوو لە ناو گەلی کووردا. بەڵام بەداخۆ چەند ساڵی ڕابردوو بەهۆی نەخۆشی و نەیتوانانی ڕۆڵی بەرچاو بینێت و بە دوای شەکە کۆمەڵە کارەسات لەو کوردستانی ئەمە ڕوویدا کە حتمەن هەبوونی ئەو لەم کاتانە زۆر زەرور بۆ کورد و ئیتوانی زۆر لە کێشەکان چارەسەکە. بەڵام دیارە تەمەەن هەر ئەوەندە بۆ ئەو نووسراوە و جارێکە سەرخۆشی خۆم ئاڕاستەی هەموو گەلی کورد و ئەندامانی کێتی نیشتیمانی کوردستانەکە. سەبارەت بە پرسیارەکەت بەڕاستی ئەمە ئیسا کەوتونێتە ناو قۆناغێکی نوێ لە ساڵی خوێندن کە سەرەتای دەستپێکردنی وەرزێکی نوێی خوێندنە 2007-2018. بەداخەوە ئەبینین ئێستا کوردستان لە گەورەترین قەیران گوزەرەکە کەویش قەیرانی دارایی و قەیرانی سیاسیە. قەیرانی دارایەکان ئەمە زانی دەرهاوشتی قەیرانە سیاسیەکانە کە لە کوردستان ڕوویاوە. ئەمەش بۆ خۆی ئەو پشکەی کە زۆرترین ئەو شوێنی کە زۆرترین پشتی ئەم قەیرانی بەرکەوتووە کەرتی پەروەردەیە. ینی بەداخەوە ئێمە بینین ئێساتە کە سەرەتای ساڵی خوێندنە قوتابی زۆر بە ئومێدی و ڕێککەوتن ناوەندەکانی خوێندن مامۆستا زۆر بە ئومێدی و بێنا زۆر ڕۆیان کردن ناوەندەکانی خوێندن. هەر هیچ ئامادەکاریەک یعنی بۆ مەسەلەی پرۆسەی خوێندن لەلایەن حکوومەتی شۆ نەکراوە. ئێمە ساڵان ئەم کاتانە ئەزانی کە چەندی قوتابخانە نۆژە نەکرایەوە، ینی پرۆگرامێک ئەهات بەرنامەیەک هاتە ئەم ساعەتی کە ئێمە قسەیەکەین لێرە پێکەوە یەک کتێب یەک منهەج نەهاتوتە ناو سنووری پارێزگای هەڵەبجە و سلێمانی ئەوەندەی من ئاگادارم میتر نازان بۆ دووەکو هەولێر چۆن بێت. ئەنی من خۆم مامۆستایەکمان بانی ڕۆشتوم کتێبی 3 ساڵەمەوە پێشمیاوە بە تەلەبە نیوەی بەرگی نیوە کتێبەکەی پێوە نەماوە هەر ئەوەندە کە شتێک بێ بە قوتابی و پێ بڵێ ئەمە تۆ کتێبێکتەیە ئەمە منهەجەکەت و ئەوەشی کە نییە ئەبێ خۆی بە دوای بگەڕێ. وای لێ تۆ قوتابێکی ئیبتیدایی تۆ وەکو زانکۆ تەعامیل لەگەڵا بکەی خۆی بە دوای منهەج و بە دوای سەرچاوە بە دوای ینی معلومات تا بگەڕێت و چێ لە هاوڕێکی کتێبێک وەرگێت و ئەم بابەتەیە میساقیان بینوسێتەوە. بۆ ئێمە پێمانەڵێ ئەمە ڕۆژی پەروەردەنی ئەمە لە کۆڵکردنووی خۆیە. ینی ئەمە ئەزانین لە وڵاتی ئێمە زۆربەی ئیشەکانی وڵاتی ئێمە لە کۆڵخۆکردنەوەیە. ینی حکوومەت نایەوێت ئیش بکات ئێوە ئیش تێپەڕێنێت. ئەمەش کەرتی پەروەردەیەکێکە لەو کەرتانی کە ئێمڕۆ تێ ئەپەڕێنرێت ینی هەر ئەوەی پێ ئەو تێ ناوەندی خوێندن کراوەتەوە ئیجیان نەمامۆس ئامادەیە نەقوتابیان ئامادەیان هەیە بۆ بەڕاستی بۆ خوێندنی ئەم ساڵ. کەواتە ئەمە پەیوەندی بە چێوە هەیە وەکۆڵێ ینی ئێمە ئەم وڵاتی ئێمە هێندە دانەڕزاوە هێندە لە ڕووی ئابوووریەوە دانەڕووخاوە کە حکوومەت هێندە بێمروەتانە و بێمنەتانە سەیری ئەم ڕەوشە بکات لە کاتێکا یەکێکە لە بوارە گرنگەکانی هەر کۆمەڵگەیە کە لایەنی پەروەردە و خوێندن و معریفە هێندە بەرز بێکە حکوومەت شانازی پێوە بکە. بەڵام لە وڵاتی ئێمە بۆ ئەبینین حکوومەت بە چاوێکی سووک و کەم سەیری ئەم ڕەوشەکە. بەداخەوە ئێمە بۆ کایە سیاسەکان هەموو جونگە هەسیارەکانی وڵات تێکەڵی کایە سیاسەکان کراوە. یعنی نابین لە کوردستانی ئێمە یان شتێک جیاکیا بێتۆ لە ململانی سیاسی هەر لە شتە پیرۆزەکان هەر لە کەسایەتی سیاسی مێژوویەکانمان هەتا ئەگاتە ڕۆژی پەروەردەیش کە بەم جۆرە ئیبینن.
یعنی خۆی لە هەموو دنیای کاتێ وڵاتی تووشی قەیرانە بێت یەکێک لە سێکتەرەکان کە هەوڵی بۆ دیە کە تێکەڵی قەیران نەکرێت کەرتی پەروەردەیە چونکە تۆ هەموو کاتێک لە کەرتی پەروەردەوە ئەتوانی زۆر قەیران چارەسەرکەی بە درێژمەودا بە کوردمەودا بە درێژمەودا تۆ پلانێک و هەیە تێی وڵات دەرباسکەی لە قەیرانێک و بۆ هەنگاوێکی گەوری پێوەری کوردمەودایش ئەوەیە کە تۆ توانین ناوەندە توێژینەوەکانی وەکو زانکۆ بێنتە پێشەوە کە پلانێکی هەنووکیان هەبێ بەڵام بەداخەوە ئێمە بینین لە کوردستانە کەرتی پەروەردەی وەکو سەرجەم کردەکانی کە تێکەڵ بۆ بەم قەیرانە هۆکارەکەشی ئەگەڕێتەوە بۆی کەوا ئێمە ئەو خەڵکانی کە ئیداری وڵاتی ئێمەدەن بەڕاستی دڵسۆزی کەرتی پەروەردەنین یعنی بە معنا کوردەکەی ئەوەی کاڵەن خەڵکیی نەخوێنان خەڵکی نەخوێنان ئیدارێدا چونکە ناکرێت ئێمە خەڵکیێک کەوا خۆی بە خوێنەوار و بەخستن بە کاربەدەستی وڵات و بە بەرپرس بدانێن لە وڵاتە بەلایەوە کەرتی پەروەردە وەکو کەرتێکی کەی ئاسایی سەیر بکات یعنی وەکو کەرتێک کە کەمترین کاریگەری هەیە من کردمان هەیە لە کوردستان یعنی کەمترین چۆن بڵێین بەرکەوتی هەیە لەگەڵ ژیانی ڕۆژانەی خەڵکە یعنی ئەم کەرتە ئەگەر تا ڕادەیەک ئێمالکیە لە حاڵەتی قەیرانە ناکرێت کەرتی پەروەردە بەم نوعی پێ بێت چونکە من کەرتی پەروەردە بە من نەزانین هەر بەریسا خەڵواتی نەگا کە من هەر دیفاع لە چینی مامۆساکەم کە من حەقیشمە چونکە بەرپرسێکی مامۆسایانم و بەرپرسێکی ڕێکخراوێکی مامۆسایانم بەڵام ئێمە گەر تەماشاکەین قوتابیان لە گەورترین گرفتن ئێستا بە هۆی نەبوونی و نەداری خزم کەسیانەوە یعنی من ئەمڕۆ دڵخۆشی قوتابیەکان بەوە کردو ڕۆڵەگیان ئێمە ئەمڕۆ دەستمان کردوتە دڵخوێندن لەبەر ئەوەی کە ئێمە ئەزانین لە وڵاتی ئێمە قەیرانێک هەیە بەڵام دایک و باوکمان لە حکوومەتەکانن دڵسۆزترن لە حکوومەتەکان کاریگەرتن و زیاتر ئەیانەیە ئێمە ڕزگاکەن لەم قەیرانە بۆی ئەبێ ئێمە حکوومەت ئەم هەوڵە بدا حکوومەت وعد بە خەڵک بات کە ئەمە تێپەڕێت چونکە ئێمە بەڕاستی نەمانویستوە قەیران مامۆسا لێ بەرپرس نییە کە سوکاری قوتابی لێ بەرپرس نییە ئەوە لێ بەرپرسە کۆمەڵی خەڵکی نەخوێندەواری کار بەدەسە لە وڵاتە ئەمە هۆکاری دروستبوونی قەیرانەکانە مامۆستا ئەم هەموو قەیران و کێشەی کە 2-3 ساڵە بەرۆکی پەروەردە و خوێندنی گرتووە مامۆستایان قوتابی بینای مەکتەب کتێبەکان منهەج لە ڕەوشێکی زۆر خراپ و نالەبارە ئەناڵێنن ئەمە هەر پەیوەندی بە 26 ساڵ کێشەی کەڵەکەبووی ئەم وڵاتەوە هەیەم تەنها ئەمە ڕاستە کە بڵێن ڕەوشی پەروەردە بە 2 ساڵی نەبوونی مەعاش و ڕەوشی دارایی خراپ و نازام شەڕی داعش ئیدی ئەم ڕەوشە ئەوە هەرەسی هێناوە پەیوەندی بە 26 ساڵی ڕابردووە هەیە کە ئەم کێشان هەر کەڵەکە بوون و هیچ پلان و هەنگاوێکی بۆ نەنراوە خۆی گرفتەکە گرفتی کەڵەکە بووە ئەوکو جەنابەت ئاماژە پێ گرفتی ئەم 2 ساڵە نییە چونکە بەڕاستی کاتێکە ئێمە داوامانەکەی لە ساڵانی ڕابردووەمان تکایە وەرنە پێشەوە چاکسازی بە ئەنجام درێت چاکسازی ئەنجام درێت لە سیستەمی موچە لە سیستەمی حکومڕانیە لە سیستەما یعنی خەڵک گوێی نێگرت یعنی زۆرینەی خەڵکی دڵسۆز ئەم ڕۆژەی لە بەرچاو بوو کە هەر ڕۆژێک قەیرانیان لەم وڵاتە دروست بێ وڵاتە هەرێزێنن لە ڕووی ئابوودیەوە هەرچەند من بۆ خۆم هەتا ئێسش قەناعەتم نییەوە لەگەڵ چەندین بەرپرسی کوردستانیش دانیشتوم ئەمە قەناعەت نییە من لە وڵاتی ئێمە قەیرانێکی دارایی شتێ بێ بە نای قەیرانی داراییەوە قەیرانێکی سیاسی هەیە و پێچیانە بە قەیرانێکی داراییەوە و ئەمە چۆنە و شقڵەکەی ئێمە توانێەوە تەفاسی لە ناچینە ناوەوە بەڵام کاتێکە کە خەڵ لە 26 ساڵی ڕابردووە هاواری کرد بە تایبەتی بە دیاریکراوی لە ماوەی 7 ساڵی ڕابردووە لە حەوەی شوباتە بە تایبەتی خەڵک هاتە سەر شەقامەوە دەنگی هەڵبڕی و تیکاکە نادادیە لە وڵاتە خەڵک ئەمەی ئەزانی خەڵک ئەزانی هەزارەها بندیوار هەیە دەیان هەزار موچەی ناقانونی هەیە ئەو پوجا هاتە وڵاتەوە بەشتی بێ کەڵکۆ تەخشان و پەخشانی پێکرا نە هاتم ژێرخانێکی ئابووری بە قۆت لەم وڵاتە دروستکە ئەگەر قەیرانی هات بەسەرتە نەتوانرا کەرتی کشت و کاڵ ببوژێرێتەوە نەتوانرا کەرتی گەشتیاری ببوژێنێت نتوانێت کەرتی پیشسازی ببوژێنێتەوە هەتا نەتوانرا کەرتی پەروەردەی ژۆک و پێویست ئاوڕ لێ بدرێتەوە چونکە ئێمە ئێستا ئەگەر ببینین ناوەندەکانی خوێندن بەڕاستی ناوەندێکن تەنها بۆ فێرکردنی ئەلفوبێ کوردیە بۆ فێرکردنی ABCD عەرەبی ئینگلیزیە بۆەوە نییە کە کەسێکی بە کەفاءت پێشکەش کۆمەلگا بکەیت چونکە ئێمە دووشتمان هەیە ئێمە پەروەردەمان هەیە لەگەڵ فێربوونە یعنی ئێمە فێربوونەکە و پەروەردەبوونەکە تەنها ئەوەندەی قوتابی فێری خوێنەواری بکەین و لە خوێنەواری ڕزگاری کەین کە ئەمە کاتی خۆی لە ساڵی 80کانە لە ساڵەکانی پێشووترا لە وڵاتی پێشکەوتەکانە ئەم جۆرە خوێندنەکە لەم وڵاتی ئێمە ئەکرێت بەڕاستی وەکو سیستەمێکی بۆ بە ساڵاتچوانە چونکە ئێمە هەتا ئێستا نەمانتوانین خەڵکی بخینە بازاڕۆ کەوا داهێنەر بێت لە بوارێکی دیاریکراوە ئەوەشی کە داهێنەرە توانەکەیان کوشتووە کەواتە ئێمە ئەمە قەڵەکەبووی 26 ساڵی ڕابردووە تەنها پەیوەندی بە قەیرانی ئەم 3 ساڵەوە نییە پەیوەندی بە قەیرانی ئەم 2 ساڵی کێشە ململانیە سیاسیەوە نییە بەڵکو ئەمە نەبوونی پلانێکی درێژخایانە لە کۆی ئیدارەدانی وڵاتە هەتا ئێستا بۆیە کەرتی پەروەردە لە خراپترین کەرتەکانی کوردستانە کە هەتا ئێستا نەتوانراوە ئاوڕێکی جدی لێ بدرێتەوە بتوانێت قۆناغێکی باشتر بدرێتە پێشەوە زۆر باشە مامۆستا لە ڕووی دەرونیەوە کۆمەلگا تا چەند ئامادەیە بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن
ساڵان ئەمانبینی دەست پێکردنەوەی وەرزی نوێی خوێندن شەوق و زەوقێکی بە قوتابی بە مامۆستا بە دایک و باوک دەدا، یعنی شتێکی خۆش بوو بۆ تەلەبە بۆ مامۆستا بۆ دایک و باوک. بەڵام هەست دەکەین ئەم 2 ساڵی ڕابردووە ئەم ساڵ بە تایبەتتر ئەم زەوق و شەوق و کەیفە نییە. کۆمەڵگە تا چەند لە ڕووی دەرونیەوە ئامادەیە بۆ ئەم دەست پێکردنەوەی پرۆسی خوێندنە؟ وەڵا بەداخەوە من نامێرێرە کۆمەلگا بێ ئومێدکەم، بەڵام من واقعەکەم باسیەکەین. یعنی خەڵکی ئێمە تەواو بێ ئومێد بووە لە کۆمەڵی بابەت دیارترینە مەسەلەی پەروەردەی خوێندنە. چونکە ئێمە زانین هەر کەسێک کاتێکا چتە ناوەندێکی خوێندنیان بچێتە شوێنێک بۆ فێربوونی زانستی معلوماتێک وەرگێت، ئەم کەسە ئەبێت چۆن بێت؟ ئەبێت کەسێک بێت لەلایەنی دەرونی و مرتاح بێت، لەلایەنی مادی و یعنی کامڵ بێت، یعنی کێشەی ماڵۆی نەبێت، گرفتێکی نەبێت کە پێوە سەرقاڵ بێت. ئێمە مامۆسا کە چتە ناوەندەکانی خوێندنەوە ئەچێتە پۆلێک و کەوانە بڵێتەوە، ئەمەدە لەوچی خەیاڵی لای ژیانی ڕۆژانی مناڵەکانی و ژن و مناڵی بێت، ژیانی تایبەتی خۆی بێت، ئەوەندە لەوچی خەیاڵ لای ئەم نەبێت. چونکە بەڕاستی ئەمە کاریگەری هەیە. مامۆسایەک کە نەتوانێت یەخانەکەی دابین کە مامۆسایەک نەتوانێت سارێ بۆ بڵێ مەنزینی سارەکەی دابین کە مامۆسایەک نەتوانێت جلوبەرگ بۆ مناڵەکەی دابین کە بینێتەوە ناوەندەکانی خوێندن. ئەمە لەلایەنی مامۆسا، لەلایەن کە سوکاری قوتابیەوە. یعنی ئێمە بەداخەوە 3 ساڵە لە ناوەندەکانی خوێندنە ئەم قەرارە هەیە و هەمومان ئاگادارین کە فشار لە قوتابی مەکەم بۆ جلوبەرگ. بۆ لەبەر ئەوەی کە ئەزانی باوکو و دایکی تەلەبە نیەتی کە تۆ کاتێک کەسێک شتێکی نەبوو ناتوانێت فشاری لەکەی بۆی بیبێت، چونکە نیەتی لە عەسڵان نیەتی. هەموو کەسی حەزەکە مناڵەکەی پۆشتۆ پەرداغ بێ، حەزەکات جوانترین جلوبەرگی لەبەرابێ، حەزەکات جوانترین ئامادەکاری بۆ بکات، جوانترین جانتا، جوانترین پێڵاو و جوانترین قەڵەم و قەرفاسی بۆ دابینکە. بەڵام بەداخەوە بینین ئێستا کۆمەلگا بە جۆرە لە جۆرەکان لەبەر ئەوەی کە ناتوانێت پێداویستەکانی مناڵەکەی دابینکە جۆرە لە جۆرەکان تووشی مەلەل بووە. یعنی کەسی وا هەیە ناچار مناڵەکەی لە قوتابخانە بێتن دەرەوە. ئەمەش دایان نمونەمان هەبووە لە ساڵی ڕابردووە بە هەزارها قوتابی لە ناوەندەکانی خوێندی دوورخراوەتەوە. کەواتە کۆمەلگا لە بەشێوازی گشتی لە ڕووی دەرونی ئامادەیی نییە بەتایبەت بۆ ئەم ساڵی خوێندن کە ئەبینن ڕۆژ بە ڕۆژ قەیرانەکان بەرەو قوڵبوون و زیاتر ئەڕۆن. هیچ ئومێدێکیش نابین لەو سەرۆکە بڵین ئەوە ئەم قەیرانە لەم مەرحەلە تێپەڕی ئەچینە قۆناغێکی گواستنەوە، توانین بچینە قۆناغێکی دڵنیاکەرەوە. بەڵکو ڕۆژ بۆ ڕۆژ ئەوەندەی کە ناوەندەکانی ڕاگەیاندن و ناوەندە سیاسەکانی بیجۆمێنە ڕۆژ بۆ قەیرانەکان بەرەو زیادبوونەوە بەرەو کەمبوونەوە ناچن. زۆر باشە. لە پەنای نەبوونی موچە و کتێب و مەکتەب و یان بۆ نمونە مامۆستا بە دڵ و دەرونێکی باش و بەلایەنێکی مادی باشەوە لە پەنای ئەمانەشدا کۆمەڵی گیرروگرفتی تر ئەم ساڵ بەرەوکی خوێندنیان گرتووە. بۆ نمونە ئەم قەزیە ڕیفراندۆمە داخستنی سنوورەکان، نازان پەلکێشی سوپای عێراق بۆ کۆمەڵێشتی دیکە. ئەمانە تا چەند کاریگەریان لەسەر ڕەوشەکە هەیە و تا چەند دڵ و دەرونی قوتابی زیاتر ئارام ئازار ئەدەن. بەڵ بەمەژم پێە ئێمە ناوەندەکانی سیاست و ناوەندە ڕاگەانەکان یعنی ڕۆژ بۆ ڕۆژ شتی تازە ئێمە بەگوێ خەڵکە. بۆیە ئاماژەم بۆەوە کرد ئێمە گەگەر تەماشا بکەین ئەبینین ناوەندەکانی خوێندن، ناوەندەکانی پەروەردە، ناوەندەکانی هەموو ناوەندەکانی ژیانی تاکەکەس لەم وڵاتە هەمووی لە حاڵەتێکی چۆن بڵێ هەڵواسراوە ماوەتەوە، هەمووی چاوەڕێی ئایندەیەکی نادیارە. یەکێک لەو بوارانە ناوەندی پەروەردەیە. بۆ چونکە ئێمە نازانین بانی مەرزەکان چۆنە بێ، بانی نازانین سنوورمان چۆنە بێ، ئایا سوپای وڵاتان چۆن تەعامل لەگەڵ ئەم دەرئەنجامی ئەم ڕیفراندۆمەکە. بۆیە من هەموو کەم ئاماژەم پێکرد لە پرسیاری پێشووترە هەموو ئەمانە بەڕاستی کاریگەری لەسەر ڕۆحێت و لەسەر نەفسێکی تاک هەیە لە وڵاتی ئێمە. ومێدەوارم بە زووترین کات ئەمە تێپەڕێرێت و خەڵک بگەڕێتە دۆخێکی ئارام و دڵ و دەرونی خەڵک ئارام بکرێتەوە. زۆر باشە. لە ماوەی ڕابردوودا ساڵانی ڕابردوو زۆر باز لە گرفت و ئاستەنگەکانی بەردەم خوێندن و ڕەوشی پەروەردە کراوە. با بزانین ئەم ساڵ ئیزافەی کۆمەڵێ ئاستەنگ و گرفتی دیکە کە ئەم ساڵ بۆ ساڵانی دیکە زیادە بێ وەکو جەنابەت فەرموودەر کەڵەکە بێ، ئاستەنگ و گرفتەکانی بەردەم ڕەوش و پرۆسەی خوێندن لە ئێستاە کامانن؟ ئەو ئاستەنگانی کە لە بەردەم خوێندنان ئەم ساڵ بەڕاستیەکی کە لەوانە ئەم ساڵ مامۆسایان لە زۆربەی شار شارچەکانی کوردستانە مۆڵەتێکی کاتیاندا بە حکوومەت هەتا مانگی 11 ئەگەر نێ بەدەم چارەسەری کێشەکانەوە ئەوە جارێکی کە هەڵگە زۆرن. ئەمە بۆ خۆی جارێکی کە قوتابین تووشی قەلەقیەکە، مامۆستا تووشی قەلەقیەکە، کە سوکاری قوتابی و مامۆستای تووشی قەلەقیەکە، ئایا دوایمان کە چیە گوزاری. ئەمە بۆ خۆی گرفتێکە. گرفتێکی کە بەڕاستی مامۆستایان زۆر بێ ئومێد بوون لە حکوومەت و لە بەڵێنەکانی حکوومەت و لە هەموو چاکسازیەکە بکرێت.
یعنی ئەمە ساڵی ڕابردوو نزیکەی 100 ڕۆژ مامۆستا لەسەر شەقاما بوو بایکۆتی کرد ناوەندەکانی خوێندن کە ئەمە گەر لە وڵاتێکی پێشکەوتووە بۆیە لە وڵاتێکا بۆیە بچووکترین هەنگاوی دیموکراتی تیا بۆیە هەندێک ناوە داهاتە سەر خەتەوە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتانە بەڵام بەداخەوە نەک نەهاتنە لەسەر خەتەوە هەندێک جار بە خەڵکیان یعنی سوگاتیان بە خەڵکە کرد تهدیدی خەڵکە کرا خەڵک سەر ماڵی خەڵکۆ سیاری هەندێک خەڵکە ئەسووتێنرا ئەمە بۆ خۆی واد لەکە کەوا خەڵک ئەمساڵ بیر لە هەدەفێکەکەوە ئێمە حەزەکەم وەکو لە پارێزگای هەڵەبجە ئێمە ڕاپرسێکمان کرد پار ساڵ لە دوای بایکۆت شکاندن و چونۆ ناوەندەکانی خوێندن زۆری مامۆستایان لەگەڵ ڕێکاری تونی توژا بوون لەو بەداخەوەڵە من لەو ڕاپرسی ئێمە کە دەرچوو لەگەڵ تونتیژین لەمە لەعنی باڕێن بە بایکۆت و بە کۆمەڵ کاری مەدەنی نییە کەمە بۆ خۆی زەنگێکی مەترسیدارە مامۆستایە کە پێویستە خەڵک پەروەردەکات لەسەر لێبوردەیە و لەسەر یەقبوڵکردن و لەسەر دیموکراتی و لە بەسەر کاری مەدەنی خۆی گەشتە قەناعەت و باوەڕی بە کاری تونوتیژی هەبێت کەواتە ئەمە بۆ خۆی مەترسێکی گەورەی ڕووی لەم کۆمەلگا کردووە ئەمانە هەموو هۆکارن بۆی کە ئەمساڵ بەچایەکی مەترسیدار و سەی خوێندن کرد و زیاتر کێشەکان کەڵەکە بوون لەم خۆناغی خوێندنە هەر لە سەرەتا و مامۆستا زەنگی ئەوە لێدا ئەم هەواڵی ئەوە بە گوێی کۆمەلگە و حکومەت و قوتابیش دادا کە بەنیازە تا مانگێکی دیکە بایکۆت بکە ئەمە جارێکی دیکە دەرونی قوتابی ئازار ناداوە کۆڵێ قوتابی تووشی سارد بوونەوە و ناومێدی ناکا کە بڵێ منێک لە سەرەتاوە بۆچی دەست پێ بکەم لە کاتێکا لە نیوەی ساڵدا یان دوو سێ مانگێکی دیکە مامۆستاکانمان واز لە خوێندن دێن و بایکۆ دەکەن و ئیتری پێدوانی ئەم بایکۆتەش ئەگەر لایەنێکی جایی بۆ مامۆستاکان خودی مامۆستا تێدا بێ ئەوە لە لایەنێکی دیکەەوە دەرونی قوتابی ئازارەدات و تا ڕادەیە زیاتر سارد و ناومێدیەکە لە خوێندنەکەی بڵا بەداخەوە مەسلەی بایکۆت مامۆستا حەزی لێ نەبووە سەپێنراوە سەر مامۆستایە یعنی خوێن بایکۆت اختیاری مامۆستا نەبووە اختیاری دەسەڵات بەوە سەر مامۆستای سەپاندووە یعنی کاتێکە مامۆستا داوای مافی خۆی کردووە لە کۆتا مەرحەلا گەشت ئەوەی کەوا بایکۆت بکە کەواتە ئێمە لەمەوە بۆمان دەرەکەوێت کەوا ئەوەی کە بایکۆتی سەپاندووە بەسەر مامۆستا دەسەڵات بووە نەک مامۆستا خۆی بێت بۆیە بە دڵنێە و مامۆستایان ئەوەندەی من ئاگادارمەوە میلانکەنی خوێندنام وەکو بە پرسێکی ڕێکخراوی ئەنجومەنی مامۆستانی پێشەنگیش کە وردەکاریمان لای و هەندێک جار بەداچوورمان کردو و دوێنیش بەیاننامەیەکی چڕۆپڕمان دەرکردووە لەسەر دەست پێکردنی ساڵی نوێی خوێندن زۆری خەڵک ئەزانی کەوا ئەمە بزەرەری زیاتر لە خازانجی یعنی وەکو دەستکەوت بۆ مامۆستا بەڵام مامۆستا ناچارە هەنگایی بۆ بنێت چونکە تۆ دەسەڵاتێکت هەیە نابیسێ بەرامبەر بە تۆ نابینایە بەرامبەر بە داواکاریەکانت ناهەستیارە بەرامبەر بە ئەو معاناتی کە مامۆستای تێ مامۆستا ناچارە ئەم جارە ڕێگەی کە بگرێتە بەرەوە بۆیە مامۆستا کاتێکە ئێمە هەڕەش مامۆستا هەڕەشێکات و یام مەوعید مۆڵەتێکی یەک مانگی یان مانگ و نیوی داناوە بۆ دەسەڵات دەڵێ من لە مانگی 11 کەواتە ئەمە باشترین دەرفەتە بۆ دەسەڵات چونکە مەزانی هەموو کارێکی مەدەنی سەرەتا بەیان نامەیەکە دوایەکە دیاریکردنی وڵاتێکە دوایەکە کۆمەڵ ڕێکاری مەدەنی اینجا خوب مانگرتن و خوب بایکۆت ئەوانێ بەدوایەت بۆیە تەمەناکە ئەمساڵ دەسەڵات بەخۆیان بچێتەوە ئەو بەڵێنانی کە ساڵی ڕابردوو دایان هەندێکیان جێبەجێ نەکردو هەندێکی بەنی و ناچڵ جێبەجێ کرا ئەمساڵ بتوانێتەوە کێشانە چارسەکە بۆی هەم قوتابی هەم مامۆستایش لەم گرفتە دەرچێت و ڕزگارێن بێ لەم گرفتە پێدوانە حکومەت دەیەوێت تەنها بەکردنەوەی دەرگای قوتابخانەکان هەموو لایەنەکانی دیکە فەرامۆش بکات تەنها بەوەی بیسەلمێنێت کە دەرگای خوێندن کراوەتەوە و بایکۆت نەماوە پێدوانە حکومەت هەستێکی وایان یەتێکی وای هەیە خۆی ئەمە بەداخەوە پارێکە ساڵێک ئێمە لەسەر شەقا مابووین ئەفو سێ مانگ لەسەر شەقا مابووین لەگەڵ گەورەترین بەرپرسی پەروەردەی کوردستان ئێمە دانیشتوین قسەمان کردووە لەسەر ئەو بابەتە ئەو قسەی جەنابتی کەوتی بەسنا دەرگای ناوەندەکانی خوێندن بکەن و بایکۆت کۆتایی ببێن چۆن داوامەکەن بە هەرزوو خۆتان داوام بکەن وەکو بینیمان لە کۆمەڵ شاریکە هەروە بووە یعنی هی مامۆستا هەبوو کە دەری شار بۆ 2 ڕۆژ تا 3 ڕۆژ داوامی کرد ناو شار 4 ڕۆژ ئەو پەڕەکەی نەگەشتە 5 ڕۆژ داوام کراوە یعنی ئەوان تەنها ئەیانێت لە ڕووی ڕۆڵەتەوە شت ببینن ئەوان نایانەوێت لە ڕووی کردداری و لە ڕووی ناواخنەوە ئیش بکەن کە خەڵک ئیسفادەی لێ بکات یعنی ئەمە گەروان نەبووایە کۆمەلگاکی پەروەردەکراومان دەسەکەوت لە ماوەی چەند ساڵ ڕابردووە بۆیە بینین وڵاتە پێشکەوتەکان کاتێک تووشی قەیرانێکە بن کەرتی پەروەردەوە ئەبوژێنەوە جارێکە ئەم کەرتە بۆ خۆی یعنی هەنگاو بنێت کە وڵات تووشی قەیران نەبێتەوە بۆ نمونەیەمە کاتێکە وڵاتی و ژاپۆن بینین دوای ئەوەی کە تووشی شەڕە بێت لە هەردوو شەڕەکە ئەدۆڕە جەنگی جیهانی یەکەم و جەنگی جیهانی دووەم لە دوای ئەوە تەنها کەرتێک کە پەرەی پێدا کەرتی پەروەردەیە بۆ حساب چۆر دیراسە بکە لەسەر مەسەلەی خوێندن لە یابانە تەنها یابان بە خوێندن توانیوێتی هەم ئاشتی بڵاوکاتەوە لە وڵاتەکەیە هەم پێشکەوتن بڵاوکاتەوە هەم یەک قبوڵکردن بڵاوکاتەوە هەم ئابوووریکی بەهێزیش دروستکە یعنی دەستی بۆیش بابەتێکی کە نەبردووە بۆی ئەوانەی ئێمە تەنها ئەوەندەی لەسەر شکل و ڕۆڵەت بڕیارەدەن ئەوانە نهاتون لەسەر
یعنی ئەسڵی بابەتەکە بەدوای چارەسەری گرفتەکە بگەڕن بۆیە من پێتەڵم گەورترین بەرپرسی پەروەردەی بەێمەوتی بەستە ناوچن دەرگای قوتابخانە بکەنەوە چەند ڕۆژ بۆتانەکەی کەی مەجالتان هەبوو کەی تااقەتان هەبوو کەی بوو بدەن ئەمە نەسی قسەی بووە بچن لێ داوامکەن و هەر کاتێکی تااقەتانە بجێ بێڵن یعنی من ئەمە قسەی بەرپرسێکی پەروەردەیی نییە کە بەڕاستی بە بەرپرسێتی ئەم قسە بەرامبەر بکە بەرامبەر بە ڕووداوێکی گەورەیەک و بایکۆتی ناوەندەکانی ئێوە کە ئەو بەرپرسێتان بینی تا چەند گرفت و داواکاریەکانی مامۆستایانتان خستە بەردەستی و ئەو چه پلان و هەنگاوێکی پێ یان چ چارەسەرێکی پێ بوو بۆ داواکاریەکانی ئەوە چۆن وەڵامی داواکاریەکانی ئێوە ئەدایەوە ئێمە کە ئەو بەرپرسەی کە لەگەڵی دانیشتین هەموو کێشەکانمان خستە بەردەستی وتی لێوە باشتر ئاگاداری کێشەکانم بەڵام من ناتوانم وعدی هیچ چاکسازێ بدەم تەنها وعدی بڵێن چۆن بڵێن بەڵێنی جزئیەدا بۆ نمونەگەریەوە بۆ نمونە باسەکەین وەکو مامۆسایانی هەڵەبجە گەتانیە من توانم کێشەکانی ئێوە چارەسەرکەم بچن و ناوەندەکانی خوێندن یعنی وەکڵێ شەقکردن و زەب بەڵێ حتا هەندێک وعدی لەو جۆرەیە ئێمە وتمان بە هیچ نەوە ئێمە ئەم بابەتەمان قبوڵ نییە ئێمە چاکسازیەک ئەمانێت داوایەکەین لەم سەری کوردستان و بۆ سەری کوردستانە چونکە کێشەی مامۆستا و کێشەی موچەخۆرانی هەریەم هەموو یەک کێشەیە یعنی تایبەت نییە لە شارێک و کێشێکی تایبەت و لە شارێکە کێشێکی تایبەت بێم بۆی ئەوان بەڕاستی بدەسەوەسان بەرامبەر بە گرفتەکان و پێمان وایە بە ئەندیشە ئەمە چونکە دەسەڵات زۆر بە ئاسانی توانێت کۆنتڕۆڵی کۆمەڵە ڕۆژهەیە بیکە یعنی دەسەڵاتێک دوو هێزی گەورە لە کوردستانە دوو ناوچە فراوانە لە بەردەسایە کۆمەڵە سروری باشیان بەدەستوێ بۆی نەوتیان لە بەردەسایە توجارەتێکی کاوریان لە بەردەسایە چۆن ناتوانێت ژیانی مامۆستا چاکەن ئەگەر خۆیان بە پلانتیکە نەدابێ بۆ ئێمە قسەکانی ئەوان بۆت ئەسەلمێنێت هەروەکو بەرپرسێکی کوردستانوەتی بەرمیلەوە دەبێ بە $10 و بێ بە $50 لە ژیانی خەڵک ناگۆڕێ و ئەمان ئەیانەوێت شەڕێکی دەرونی لەگەڵ تەنها چینی مامۆستایان ئابکە بۆ نمونە یان بۆچی ئەبینین لە کۆمەلگا تەنها بە زۆری مامۆستایانن لەسەر شەقامەکان ئەبینرێن و بایکۆتی دەوام و وەزیفەی خۆیانەکەن بۆ نمونە دکتۆرمان هەیە مەحامیمان هەیە کەمەندانمان هەیە مەلامان هەیە بۆچی تەنها مامۆستاکان ئەبینین ئایا ئەمە پەیوەندی بەوە هەیە کە مامۆستاکان وەکو کۆمەڵێ لە بەرپرسەکان ئەڵێن هەر بە هیچ تێر ناخۆن وەر حەزەکەم بێن و واز لە داوامیان بێن یان ئەم پەیوەندی بەوە هەیە کە حکوومەت دەیەوێت لە ڕێی ئەم ڕەوشە خراپەوە سزایەکی دەرونی یا ململانەیەکی دەرونی لەگەڵ مامۆستاکان بکە خۆی ئەوەی پرسیارەکە ئەکرێ بە دوو بەشەوە بەشێکی ئەوەی کە ئایا ئەمە بۆ بەس مامۆسایەتە سەر شەقام و ئەمە پێتەڵێ ئاستی بەرزی و گوشیاری مامۆسایە یعنی بۆ بەسنتەنا مامۆسا لەبەرەوەی مامۆسا ئەمڕۆ پێشەنگی کۆمەلگایە کاتێکە کە لە سەرۆکی حکوومەت و لە سەرۆکی وڵاتەوە تاگاتە بچووترین بەرپرس پەروەردە دەستی مامۆسایە کەواتە ئەوێ مامۆسا لە هەمووی زیاتر هەست بە بەرپرسیارەتی بکە بۆیە خۆشبەختانە ئێمە لە ماوەی 3 ساڵی ڕابردووە هەموو جاری شانازیمان کردەوە کە مامۆسا پێشەنگە لە کۆمەلگای و داوای مافی خۆیەکە یعنی ئەگە خۆمە هەموو چین و توێژەکان لەگەڵ مامۆسا یەک دەست و یەکبار یعنی یەک هەڵوێست بوونایە ئەم شتێکە و بەلایەکە بەڵام بەداخەوە ئێمە لە کوردستانە 1,450,000 ئەوەندە معاشخۆرمان هەیە موچەخۆرمان هەیە ئەمە معقول نییە لەسەر تاسەی کوردستان ناگاتە 50,000 مامۆساکە دای مافی خۆیەکە کەواتەمە بەشێکی کەی کەوەی کە شەڕی نەفسی لەگەڵ مامۆسایە من وازام لەگەڵ هەموو کەسێکایە یعنی ئەم جەنگەکەوان بەرپایان کرد دژی هەموو تاچێک و تێکدانی ئیرادی هەموو تاچێک لەگەڵ هەموو کەسێکی هەموو تاچی کوردستانەیە بەڵام تەنها ئەوەیە و ئاستی وشاری مامۆسا بەرزترە لە هەموو ئاچینەکانی کە ئەتوانێت بێت تعبیر لە خۆی و لە ناغی خۆی و لە داواکاریەکانی خۆی بکە ئیتر ئەو چی مبەڕێکی بۆێنێتەوە ئەوە واقعەکە وەڵام دەروی ئەو مبەڕەکانی ئەوە یعنی ئەوەی کە نایەتە سەر شەقامە بۆ ژیان لە مامۆسا باشترە ئەوەی کە نایەتە سەر شەقامە بۆ ئەتوانێت وەکو مامۆسای بە ژیانی خۆیەکە بەڵام ئەویش هەیە ئێمە بێ بزانین هەندێک چینمان هەیە ئەمە لە کوردستانە لە پاڵی پیشەکەی خۆیان دەستکەوتی مادی هەیە دکتۆرێکی ئەوارێت توانێت نۆرینگەیەک دانێت عیادەیەک دانێت پارێزەرێکە توانێت کەسێک وەرگێت و ئیشی لەسەر بکە ئەندازیارێکە توانێت بڵین ئیشرافی پرۆژەیە بکە یعنی کۆمەڵ لەم چینانە بەڵام ئەوەی کە تەنها مامۆستن تەنها چینێک کە بتوانێت ناتوانێت هیچ دەستکەوتێکیکەی لە پاڵی هەبێت چینی مامۆسایە بەڕاستی یعنی هەم لە ڕووی پیشەکەیەوە هەم لە ڕووی ینی کەسایەتیوە ناتوانانی هەندی دەست بۆ هەندی ئیشێ بەرێ ئەمە بینیشمانە کە مامۆسا کە ناچار بووە دەست بۆ هەندێک ئیش بێت و قوربانیشمان داوە لەو پێناوە ینی پار لە ساڵی ڕابردووە لە گەرمەی پایگۆتە مامۆسا هەبووە دوای عەربانێکی پاڵناوە تووشی ڕووداوی هاتووە بۆ وەفاتی کرد و شەهید بووە مامۆسامان هەبوو لە کرێکاریە تووشی ڕوودا بوو وەفاتی کردووە کەواتە ئەوان ئەیانەوێت خەڵکی کوردستان هەمووی بەعام تووشی مەلەل بکەن هەمووی تووشی بە ئیرادەیی بکەن هەمووی تووشی ناومێدی بکەن بۆی کەس ناتوانێت جایکە بەرامبەریان قسە بکاتەوە ئێمە ئەزانین ئەمەی کە ڕۆدا لە کوردستانە سزایەکی بۆ کۆمەڵی خەڵکی کوردستانە
بە ئەندامەکانی خۆشیانەوە چونکە بۆ لە ڕۆژگارێکە هەبوو هەموو چینەکانی کوردستان داوای چاکسازیانە کرد ئەو چاکسازیێکە خەڵک داوای کرد ئێستا خەڵ باجەکەی دات چونکە ئێمە ئەمانزانی ئەمە لە هەموو کاتێکە ئەمە چاوەڕێی ئەم وڵاتەیە کاتێکە ئەوان ساڵانە بە چەندین میلیارد دلار هاتە ئەم وڵاتە تەخشان و پەخشانیان پێکرد بەسەر خۆیان و دەست و ئەحبابیانە و پرۆژێکی استراتیژی دیارنەبوو لە وڵاتە کە ئێستا بتوانێت کلێنێکی کلێنە بۆتەوە بڵاکەتەوە بۆیە کاتێکە خەڵک داوای ئەوەی کرد بەم شێوازی خەڵکیاندا بۆی خەڵک بە ئیرادەکەن و هەموو تاکێک ناتوانێت جارێکە داوای حەق و مافی خۆی بکات و یان ناتوانێت دەنگاڵ بڵێ ئەوە گەندەڵیەوە لەمە لەم سولەرا بۆسن. زۆر باشە مامۆستایەکێکی دیکە لەو گرفتانەی کە بەردەوام ڕەوشی خوێندن پێوە دەناڵێنێ و یەکێک بۆ لە گرفتەکانی بەردەم پەروەردە و خوێندن بینا و شوێنی خوێندن بووە. بۆ نمونە زۆر جار ئەڵێن نەخۆشێک کە بێتە خستەخانەیەک ئارامی ئەو خستەخانەیە ئەو ڕنگ و ڕەنگەی کە هەیە تا ڕادەی ئارامی بە نەخۆشەکە ئەدا لەگەڵ ئەوەشا کە نەخۆشەکە بۆ خۆی بەسە بۆ ئەوی کە ئازاردەر بێ بەڵام بەبێ شوێنێکی وایە بێت کە ئارامی بکاتەوە. بەردەوام ئێمە گلەی لە هۆڵی خوێندن لە مێزەکان لە دەرگا لە نەبوونی فێنکەرەوەی یان گەرمکەرەوەی یەکەکەین لەگەڵ کۆنی و شێواوی بینای خوێندنەکان لەگەڵ ئەم ڕەوشە دەرونی کە جەنابەت پێشتر باسمان کرد نەبوونی مەعاش و دەرونی ئاڵۆزی قوتابی و مامۆستا خراپی بینا و دەرگا و مێز و ئەم هەموو شتە وەسائلانی کە بیناکەی پێگەێناوە تا چەند کاریگەری لەسەر ڕەوشەکە دروستەکە تا چەند دەرونی قوتابی زیاتر ئازارەدا لەگەڵ مامۆستاکەیدا. بەداخۆ ئێمە ئەو بینانی کە ئێستاش لە کوردستانە دروست کراوە تا چەند ساڵی ڕابردوو هەر لەسەر سیستەمێکی کۆنی تەقلیدی دروست کراوە واتە قوتابخانەیەک دروست ناکەوە لەسەر سیستەمێکی پێشکەوتوی جیهانی کە تۆ دڵت پێی خۆش بێ بڵێ ئەمە ناوەندێکی خوێندنەوە و جیاواز لە ناوەندێکی کە یعنی من ئێمە لە قوتابخانەیەکیان بۆ دروست کردوین لە پارێزگای هەڵەبجە کە پێوتێ قوتابخانە ئەمریکا یعنی ئەوش هاتوون ژێرکەوتون ژێر کاریگەری جۆری بیناکان کە لە کوردستانە دروست ئەکرێ ئەوش بینایان دروست کردەوە. من دایکی قوتابیەک هاتە لامانەوە بڵین خێزانێ بووم بە گەڕابوونەوە لە ئەوروپا مناڵەکان هاتوو لای ئێمە قوتابی بوو چونکە زمانی نێزانی ئەوەی مامۆستای تایبەتی لەگەڵا بووایە و هەندێشتی بۆ ئاسان کردایە. ڕۆژە دایکی هات سەدانی کەوتی حەزەکەم بچم سەدانی پۆلەکە بکەم و قوتابیەکەم ببینم زان لێ کاتێ دەرەوە تەماشاکەن زۆر بێتاقاتت من چییە لێم پرسیتم چییە وتی بەڕاستەوەی لێرە قوتابی لە شوێنی وا پەروەردەیەکەن بەشێتی قوتابێکی خانەکەی ئێمە ساڵە دووەم ساڵی بوو کرابووە یعنی قوتابخانەیەکی زۆر تازە بوو بەڵام مەبەستی شێوازی بینا و هەیکەلێتی بینا و جۆری ژوور و جۆری بینا بوو. تێبێنیش کردم بەسوابەت لەگەڵ وتم بۆ لای ئەوە چۆنەوتی من پۆلەکان کە قوتابی تێچێت تااقەت نیبێتە دەرەوە بەس ڕاستی من چوومە پۆلەکە خواخوام و زوو بێمە دەرەوە کە کەسێکی کامڵم ئەبێ مناڵەکەم چی هەستی چێ بێ لەو قوتابخانە لەبەرەوە جۆری بیناکان بەداخەوە ئێڵێن هەتا ئێساش هەر شێوازێکی تەقلیدی کۆنە وە کەمی بینا یعنی ئێمە ئێستا لە کوردستانە ئەگەر بمانەیە سیستەمێکی پێشکەوتوی چاکوانە بێ ئێستش پێویستمان بە هەزاران قوتابخانەیە دروستیکی یعنی بۆی کە قوتابخانە نەجاتی بێ لە دووداوامی سێداوامی و هەندێک قوتابخانەی چوارداوامی ئەمە بۆرە بۆ چۆر ناو پۆلەکان و پۆلێکسی تەلە بۆ و چلتەلە بۆ و 45 قوتابی و ینی کەم قوتابخانە ئەبینی بە پێ ستاندەری عالەمی کە 18 بۆ 20 قوتابیە لە پۆلێکا بێ مامۆستا کۆنتڕۆڵێکا تیا بێت بۆ چونکە ئەمەندە نانتوانیوە بیناکان ئێجا وەزم لەلایەنێکەوە ئێمە تەماشاکەین بیناکان هەمووی بینای کۆن بینای داڕزاوە بینایەکەن یعنی زۆر پێویستی بە نۆژەنکردنێ باڕکە ئێمە قوتابخانەی وا هەیە چتە نایوە یعنی تەلەبە نازانین بەچی دڵی کۆچیتەوە پۆلۆ لێ چی هەر نەک معسکەر ئەمەندە کۆن و داڕزا و پیسە قوتابی نازانی چۆن لەم شوێناش دووەر ئەگرێت تەفاومەکە لەگەڵ ئەم بابەتی کە مامۆستا پێڵە بۆی بەداخەوە بۆکو ئاماژەمان پێ لەسەرەوە لە 6 ساڵی ڕابردووە سیستەمی پەروەردە لە وڵاتی ئێمە ئەوەندە ئیحتیمامی پێ نەدراوە کە بەڕاستی قوتابی خاوەنی پێگەیەکی باش بێت قوتابی سنتەر بێت قوتابی ینی هەموو پەروەردە لە چواردەی قوتابی کۆبێتەوە ئەوەندەی قوتابی و هەمومان لە چواردەری ڕۆژێک کۆبوونەوە ناوی پەروەردە و پەروەردەش بۆ نوعەکەی ئەم ڕەوشە خراپە سیستەمی پەروەردە خوێندن بەرەو کوێ بەرەو چه هەڵدێرێک هەنگاوی پێ هەڵئەهێنێتەوە بەڵام بەداخەوە ئێمە دەرەنجامەکەی تا ڕادێکی باش دەرکەوتووە ئێساتە ئەبینین کە کۆمەلگایەکی شەڕانگێزی لێ دەرچوە کۆمەلگایەکی لێ دەرچوە کە ئێساتە میانی تۆپچۆ سەردانی ناوەندەکانی مکافحەی ئیرهاب و مکافحەی ئیجرام و مکافحەی تلیاک بکە بۆ دەرەکەی کە خەریکە دەرەنجامەکەی دەرەکەوێت ینی دیاردەی تلیاک کێشان با بۆ نمونەوە وەرگریت چەند بەرامبەر زیادی کردووە ینی لە چەند ساڵی ڕابردوو تا ئێستا ئەتوان بڵێن دایان بەرامبەر زیادی کردووە وەرە بۆ بواری بەتاڵی خەڵک چکە پەروەردەکە ئێمە نەیتوانیوە خەڵکێک پێ بگەێنێ کە بتوانێت دوایەکە خۆی بەدوای هەلی کارا بگەڕێ
کەسێکی داهێنەر بێ کە خەڵک بەدوای ینی مەمنونی بێ ئیش و کاری لەگەڵا بکە هەمووی بە تاڵێکی خسۆتە بازار و ئەمە ئەجا لایانی مەسلەی کۆمەڵی دیاردەیکەی پەروەردەی کە لە کۆمەلگا کەواتە هەمووی بە هەموویەوە ئەتوانین بڵێن ڕۆژی پەروەردە بەم جۆرە بڕوا بەڕاستی پەروەردە شتێک نابینێ بە ناوی پەروەردەوە تەنان ئەنجێتەوە ناتوانین نابینین قوتابی و مامۆستا چونکە ئێمە نەقم بینایەکمان هەبێت منهەجێکی ڕێکوپێکی سەردەمانەمان هەبێت تەنها مێنێتەوە قوتابی و مامۆستا دوو بە دوو دانیشتن شتێکی لاوەیکی شتێکی زۆر تەقلیدی فێری قوتابیەکەیت و قوتابی شەر ئەوە دەرەچێت کە ئێستا ئەبینین لە کۆمەڵگەی ئێمە. زۆر باش مامۆستا لە سەرەتاوە جەنابیش ئاماژەیە کرد بەوە کرد کە لەگەڵ ئەوەدان ئەم چەند ساڵە زۆر لە تەلەبەت نەکرێت کە بۆ کڕینی جلوبەرگ و پێداویستەکانی قوتابخان بەڵام هەر لە سەرەتاوە لە ئێستاشا باز لەوە ئەکرێت کە یەکپۆشی جۆرێک لە جلوبەرگ کە هەمووی فەرز بکرێت بەسەر قوتابیدا و پێداویستەکانی دیکەی قوتابی زۆر جا بۆم نەکری گواستنەوە و هاتوچۆ و کۆمەڵشتی دیکە ئەمە تا چەند دایک و باوکی خوێندکار و خوێندکار و ڕەوشی خوێندن ناڕەحەت و ناهەموار دەکات لە کۆمەڵگەی ئێمەدا. وەڵا مۆکل لە سەرتۆ ئاماژەم پێیان ئێمە بابەتی یەکپۆشی هەتا ئێستا تۆش هەر سیستەمێک کاری پێکرێت لە ناوەندەکانی خوێندنە ینی بۆ نمونە لە زۆربەی قوتابخانەکان ئەمڕۆ کە دوێنێ و ئەمڕۆ کە دەستکراوە بن خوێندن قوتابی کۆکراوەتەوە پیان وتراوە ئەو ڕۆڵەیانەوەی کە قوتاب جلوبەرگی ساڵی ڕابردووی هەیە و بەکەڵی ئەو بەکاربێنەوە کەمەوە داخۆ 3 ساڵ ئێمە بە قوتابیڵی ئەوەشی کە نیەتی هەوڵدا دەسەجلی لەم جۆرە پێیاکە ئیتر ئەمە تۆ قوتابی وایەکی هەربی ئەم جۆرە جلوبەرگە لە بەرکات ئەمەش بووە خۆی گرفتارێکی کێ ڕوو لە کەسوکاری قوتابیەکە بۆی ئەبێ ئێمە حکوومەت بە دوای بەدیلێک هاوگەڕێ ئەم بەدیلە چۆنە هاوکاریکردنی کەسوکاری قوتابیە پەلکێشکردنی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە لە بواری پەروەردە یاخۆ چاکردنی ڕۆژی پەروەردە و کەسوکاری قوتابیە یان ئازادکردنی قوتابیە چی لەبەرەکات یعنی من هەمومان ساڵانی نەوەدەکانمان بیریە کە وڵاتە لە قەیرانێکی گەورە ئاژیا ینی ئازادکرا بوون چی لەبەرەکەین ئازاد بووین لەوەی کە چی جلوبەرگێکە پۆشین بە چی جلوبەرگێک و ئەچین و بە چی جۆرە یعنی هیچ سانسۆرێک نەبوو بۆ چونکە وەزعەکە خراپ بوو بەڵام ئێستا بەداخەوە وەزعەکە خراپ بوو دیزان هەر یاسایش هەیە بۆ قوتابی و ئەبێ هەر ڕێکپۆشی بوو ئەمە بۆیە ئەبێ ئێمە بەڕاستی بە هەموو لایەکمانەوە فشارەکانمان بۆ بێ کە گۆڕانکاری لە جۆری ئیدارەدانی وڵاتە بکرێت نەک تەنها لە چاکردنی ژیانی تفیئەیەک و فیئەیەکە بۆیە ئێمە بەداخەوە ئەبینین ئەوەی ئێساتە ئێمە ئەبێ کاری لەسەر بکەین گۆڕینی سیستەم و گۆڕینی عەقڵێتی ئیدارەدانی وڵات بێت زوانە بەم ئەقلێتە ناگۆڕێ ینی تۆ ئەکرێت تا وەزیرێک یانی تۆ وەرە 50 ساڵ خەڵکمان هەیە 40 ساڵە لەم کوردستانە هەر ئەیبینین بەردەوام لە مەکتەبی سیاسیەوە ئەچێتەوە بۆ وەزیر لە وەزیرەوە ئەچێتەوە پەرلەمانتار لە پەرلەمانتاریەوە ئەچێت بۆ بەرپرسی میحوەرێکی حیزبەکەی ئێمە تاکەی چاوەڕێ بین ئەم دەموچاوانە بگۆڕێن ئەگە بۆ منە 40 ساڵ جارە مردن یەکێکیان ببە لەوەچێ لەو خراپتر جێگەیەکرێتەوە کاتە ئێمە ئەبێ هەر چاوەڕێ ئەوە بین سیستەم بگۆڕین سیستەم بەچی ئەگۆڕێ و کێ ئەتوانێت بیگۆڕێ خۆی بەداخەوە خەڵکانێک کە ئێمە گلەیمان لیان هەیە لەسەر مەسەلەی ئەقڵەتی و حکومڕانی وڵات ئەمانە وەکو کۆمەڵی خەڵکی مافیایی خەڵکیان بە دووری خۆیان دروست کردووە وان کردو کە خەڵکەتە جەست هەیمەنەوە دەسەڵاتی ئەوان و ئەوان ڕەوشەکە ئاراستە بکەن ئەجینا لە کۆمەلگایکی وریا و خوێندەوار و پسوەرە ئەمانە زۆر زووە خوێنن لاوە بەڵام بەداخەوە ئێمە هەتا ئێسایش کە ئێڵین قسەی تیاگەین خەڵک هەر بە تەعەسوبە حیزبیەکە تەعامل دەکات و بەدوای بە بەرژەوەندی ئابوووریەکەی شوێتی خەڵکمان هەیە یعنی تۆ جاری وا هەیە کەسێک زۆر ناڕازێت تەماشاکەین لە پرێکە ڕازیە بێتەمە کاتێککە ئەچیت لێ کۆڵنەوەیەکەی لەسەریم بەداچوونێکی بۆکەی ئەبینیت ئەم کەسە وەکو جەناب دامەژە پیان یەکێ لەو دەموچوانە ڕازی کردو بە مەبلەغی پارەی دیەکراویان بە جۆرە لە جۆرەکان بە وعدێ بەینێک بۆیە زۆر جاریش ئەمە با ئێمەش هەر نەزانین دەسەڵات تاوانبارە ئێمەی مامۆستا بەشێک لەم تاوانەمان بەرەکەوێت حیزب سیاسەکان بەشێکی بەرەکەوێت مامۆستانی ئاینی بەشێکیان بەرەکەی ئەوەی کە نوخبێ و لە کۆمەڵگا ڕۆڵی هەیە بەشێکی بەرەکەی چونکە زۆر جار بینیومان و بیستومان ئەوەشی کە هەوڵی داوە کە چاکسازی ئەنجام بە دوای خۆی بوو بە هیچێک لەو کەسانی کە کەوتوتە ژێر کاریگەریەوەی کە لە جێگایەکۆ بە شتێک مستەفید بوو ئیتر بێدەنگی ڕژهادۆ بەرامبەر بە کۆمەڵێ تاوانکاری کە بەرامبەر بە تاکراوە لە وڵاتە لەبەرەوە ئێمە بوو یەڵێن سیستەم ئێ بگۆڕێ سیستەمی پەروەردەیی بە دەرەجەیەک لە هەر وڵاتێکە گۆڕانکاری باشی بەسەرهات ئەو کاتە کۆمەڵگا بەرە کۆمەڵگایەکی دامەزراوەی ئەڕات کە ئەو کاتە تۆ خەڵک بەرهەمبێنیت ئەقڵ بەرهەم ئەهێنیت کەسێ بەرهەمێنی کە تۆ دڵنیای لە پەروەردەکردنیەوە توانی ئاڕاستی بکەیت ئەمە لە شوێنەکە دانی چاکسازی لە دەوروبەری خۆیان
دروست بکات بەڵام بەداخەوە ئێمە هەتا ئێساتە ئەوانەی کە زۆر فاشیلین کار بەدەستن لە وڵاتە یعنی ئەوانەی کە زۆر فاشیلترین کەسەکانی وڵات لە بواری خوێندن لە بواری پەروەردە لە بواری ئیشوکاری ڕۆژانی خۆی ئەوانی کار بەدەستن مامۆستا قسەیەک هەیە گلەی لە مامۆستایانە کاڵێ 26 ساڵە سیستەمی پەروەردە سیستەمێکی سەقەت بووە منهەج نەبووە بینای خوێندن هەرم بینا کۆنە هی سەردەمی بەعز بۆیان بەم شێوازە تەقلیدیانەی کە هەیە دەڵێ مامۆستا جارێ لە جاران بەزەیەکی بە قوتابیان نەهاتەوە بایکۆتێ بکە یان خۆپیشاندانێ بکە بەڵام کاتێک کە موچە و دەرامەتی خۆی دەکەوێتە مەترسیەوە ناچار ئەم کەیسانەش دێنێ دەیکاتە پارێزەری یان دەیکاتە پەرژینێ بۆ ئەم داواڕەوایی خۆی لە کاتێکا زۆر ڕەواشە بۆچی مامۆستا 26 ساڵە بێدەنگە لەم سەقەتی منهەج سەقەتی سیستەمی پەروەردەی بەڵام 2 ساڵە بە بیانی نەبوونی مەعاش و بڕینی موچەکەی خۆی و ئەمانەشی زیندوو کردوێتەوە خۆی بەداخەوە ینی ئەمە کەوتمان کۆمەلگایکی حیزبی هەتا ئێسش هەتا ئەم دقیقە قسەیتیاگەن کۆمەلگای کۆمەڵی کۆمەلگایکی حیزبیە ئەم کۆمەلگای حیزبیە لە ماوەی ڕابردوێمە بەبێ پۆلەمبەندی بکەین چەند قۆناغێکی تێ بڕبووە لە قۆناغێکە هەبوو تەنها 2 حیزب بوون لە کوردستان ئەوش لە جەنگا بوون لەم جەنگا دیسان و هەر لانی پەروەردە زۆرترین زەرەوزیانی بەرکەوتووە لە دوای ئەوە یعنی هەتاوەکو ساڵی 2009 دەنگێکی وان نەبووە لە کوردستانە بتوانێت یعنی خەڵک ئاڕاستەکە لە 2009 کاتێکە دوای دروستبوونی بزوتنەوەی گۆڕان و دروستبوونی بڵێم ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەمانە ئینجا وردە و لە چای خەڵکرایەوە بەڵام بەداخەوە ئەو قسەی جەناب زۆر تاوە ئێمە نەمانتوانیوە ئەوەی کە لە ساڵانی ڕابردەکەم ئەمە هۆکارەکەی بووە یعنی کوردستان لەناو جەنگێکی خوێنایە بووە ئەرێت تۆ هەتاوەکو 2023 کە سەدام حوسێن ڕوخێنراوە و دەسەڵاتی کە تازە دروست بوو و کورد ناچار بۆ خۆی یەک بگرێت و دوو ئیدارەکە بە حساب لابێت و جۆرێکی شقڵی بڵێ من بوومە تۆ بە یەکدارەوەی و ئاشتیانی نیشتیوانی دەست پێ کردووە کوردستان لەناو جەنگێکاگە بووە کە جەنگی دوو ئیدارەی بووە لە هەر لایەکە قسەت بکردا یەکسە ئەیان شوبادی بەلاکەی تر یان تۆ ئەولاد لە پشتە ئەمە بەشێکی کەیشی بەڕاستی با ئێمە من سەرەتای ژوتم باگ هەرگلەی لە حکومەت نەکەی بەشێکی ئەم تاوانای بکرێتتر مامۆستا چونکە مامۆستا پەروەردە نەکراوە پەروەردە نەکراوە بە معنای ئەوە نایە مامۆستایەکی جنێ و فرۆشیەمە پای مامۆستا بەو نەوعە پەروەردە نەکراوە کە هەست بە بەرپرسیارەتی بکە کەمەش دیسان دەسەڵات لێ بەرپرسە یعنی تۆرە ئەگەر بێت چاوپۆژ چایەک بگەڕی بەناو بەناو چینی مامۆستایە سەدان و هەزاران خەڵکو هەیە کە هیچ مواصفاتێکی مامۆستاییانە لە ڕووی پەروەردەیی و لە ڕووی ئەوەی کە کۆمەڵگە ئاڕاستەکە کەواتە ئێمە دیسان و هەر دیسن ئەمەی کە مامۆستا ئەمڕۆ گلەی لەسەرەکە لە ڕابردۆ نەیتوانیوە هەمان ئەو گلێ دیسان و هەر ئەڕێتەوە وەکوڵە هەموو جادەکانە چنۆ بانە دیسان و هەر ئەوەیە کە سیستەمێکی نەبووە لەم وڵاتە پۆلەمبەندێکی جوان و هەرسەنگانێکی باش بۆ کۆمەڵگا و بۆ مامۆستا و بۆ چینەکان بکە ئەمە دیسان و هۆکاری ئەوەیە ڕۆڵی ڕێکخراوە پیشەییەکان مامۆستایان قوتابیان تا چەند دەتوانن تا چەند دەتوان ڕۆڵ بگەڕن لە چارەسەرکردنی ئەم کێشە و گرفتەدا وەڵا ڕێکخراوەکان ئەگە بیانێ ئەتوانن لایەنێکی فشار بن ئەگە بیانەوێت ئەو لایەن ئەو ڕێکخراوە پیشەیانە ئەتوانن لایەنێکی باشی فشار بن بەڵام بەداخەوە لە ماوەی 3 ساڵی ڕابردووە 4 ساڵی ڕابردووە کە کوردستان ڕوبەڕووی کۆمەڵی گرفت بۆتەوە کەمترین هەڵوێز لەلایەن ڕێکخراوە پیشەیەکانەوە بۆ هەم ڕێکخراوە قوتابیەکان هەم ڕێکخراوەکانی مامۆستایان بەتابەتی چیتی مامۆستایان کە هەموو حیزبەکانی تایە و فرە ڕەنگە بۆیە بەداخەوە ئەویش دیسانی چیتی مامۆستایان نەیتوانیەوە قۆناغە حیزبێت تێپەڕکات دیسان لەوێش حیزبایەتی یەکرێت لەوێ نایەن بەرژەوەندی باڵای مامۆستا بخێتە سەر ئەم بەرژەوەندیەکان بەرژەوەندی پەروەردە بخێتە سەر بەرژەوەندیەکانەوە لەوێ بەرژەوەندی حیزب جاریکە لەسەر هەم بەرژەوەندیەکانوێ بۆیە بینین یعنی لە ماوەی ڕابردووە بینەوە چەندی جاری کێشە دروست بووە لە نێوانانە بایکۆ دروست بووە هاتنە دەرەوە دروست بووە عاجز بوون دروست بووە بەیاننامە دەرکردن دروست بووە لە نێوان لیستەکانی نێوەی یەکێتی مامۆستایانە ئەمە لیستەکانە وەکو ڕێکخراوە پیشەیەکانی قوتابیانیش کە ڕێکخراوێکن ئەوان ڕۆڵێکی بەرچاویان هەبووە بەڕاستی لە 2 ساڵی ڕابردووە لە 3 ساڵی ڕابردووە کە بایکۆ لەم وڵاتە بووە ئەوەی کە شوێنی زۆر غیاب بێت و هیچ ڕۆڵێکی نەبووی ڕێکخراوە قوتابیەکان بوون کە من خۆم بۆ خۆم زۆر جاگرێم لە کولێ کردوون بە تایبەتی بە حکمی ئەوەی کە من لە ناو ئەنجومەن ڕێکخراوەکانی هەڵەبجا بووم و ئێستا بەرپرسی ئەو ئەنجومەنم لەگەڵ ڕێکخراوەکانی کە لەگەڵ ئێمە ئیشەکان گلەیمان لێ کردوون زۆر جار نیشانمانداون زۆر جار ڕێنمونیمان کردوون با بە ئێوە ئیشی ئێوە ئەمەی دیفاع لە قوتابی بکەن یعنی ڕێکخراوە قوتابیەکانیش بەداخەوە ئەوان جارێکە زۆر بێهەڵوێز بوون ئەگە هەڵبژاردن بووە لەو چەند ملیۆنێکی باشیان لەسەر کردایە بۆ بەدەستهێنانی میلیۆنەرایەتێک بەڵام بەداخەوە نەیانتوانی وەکو پێویست بە شێوەیەکی گشتی داواکاریەکانی ئێوەی چینی مامۆستا چییە دەتانەوێت حکومەت چیتان بۆ بکا و چ شتێک داواکاری سەرەکی ئێوەیە داواکاریەکان هەرتەنها گەڕانەوەی حەقە شەرعیەکانی مامۆستایە کە چەند ساڵێکە بە زوڵم یعنی لای
لەلایەن حکومەت دەستی بەسەری گیراوە ئەوەی کە تۆ هەموو کەسێک لە دنیاە سزا و پاداشت هەیە بۆ هەموو کارێک کە تۆ ئەنجامێت سزا و پاداشت هەیە تۆ لەم کەناڵە ئیشەکەیت بەیانی ئەگەر ژیشێکی باشکەی ئەبێت پاداشت پێ بدرێت و ئەگەر سەرپێچی یاساکانی ئەم کەناڵەش کرد سزاعدی ئەمە قاعدەی هەموو دنیاە و ناکرێت لە هیچ لایەکە بەڵام بەداخەوە ئێستا ئێمە بینین ئەوەندەی سزای پەروەردە درراوە بەدادی سزای مامۆستا درراوە مافەسەر ئاسایەکەی خۆتیان لێوە بزەوت کردووی کە بژێوی ماڵ و منداڵ و دەوروبەری خۆتی لەسرە بۆیە پێویستە مامۆستایان بە شێوازێکی تۆکمەتر و باشتر و چاکتر دەست بە کاری مەدەنی هەتا ئەو کاتێ بە ئاماجەکانمان نەکەین. زۆر باش مامۆستا ساڵی ڕابردوو ئەوەی یەکێک لە گرفتەکان پاشەکەوتی موچەیە کە وەکۆڵێ دەستی خستۆتە قوڕخراگەی هەموو مامۆستا و چین و توێژێکی کۆمەڵگەوە شتێکی دیکەیان بۆ مامۆستا زیاد کرد پێیان دەگوت دەرماڵە نازان مانگی 100,000 بوو بۆ دەرەوەی شار چەندێک بوو ئەمە تا چەند کێشە و گیر و گرفتەکانی مامۆستایان چارەسەرەکە هیچ نەبێت تا ڕادەیە تا چەند ئەتوانێت بە ڕێژەیەکی کەمیش بێ کێشە و گرفتەکانتان چارەسەر بکە. وڵا بەداخەوە ئێمە مامۆسایان کە داوای مافیان کردو داوای ئەویان نەکردو خێر و سەدەقەیان پێ بکرێ ئەمە داوای حەقی خۆیان کردو ئەوەی کە لایەنە داوای دینایکی زیادیشان لە حکومەت نەکردو ئەوەی کە حەقی خۆیت لێ بەڵام پار بە کۆمەڵی وعد و وعود کە درا بە خەڵک بە چینی مامۆسایان کەوا دەرماڵەیەک سەرفەکرێ لەم مەرحەلا و مەرحەلەیەک هەتا مەرحەلەیەکی ناچاری هەتا وەکو قۆناغێک تێپەڕن وعدی ئەوە درا کە 6 هاندان بدێ بە مامۆستا بۆ ناو 600,000 و بۆ دەروی 150,000 بەڵام بەداخەوە هەوکو هەموو وعد و بەڵێنەکانی کان تەنها 3 مانگیانیا بە مامۆستا یعنی ئەو هاندانە تەنها 3 مانگ بەر مامۆستا کەوت ئێستا جەنابی وەزیر دوێنێ لە دەستپێکردنی ساڵی نوێی خوێندنە وەکو مژدانە بە خەڵکێداکەوە هاندانی مامۆستایان بەردەوام ببێ ڕاستەکە ئێمە هەر پار هەستمان بەمەیە کرد هەروەکو ئەو هاندانەوە بوو کە بۆ کەرتی تەندروستی دابین کرابوو تا مانگێک پیان نەدرا 2 مانگ پیان نەدراوە تا ئێستا ئێمە ژەمانزانین 6 مانگە کە ئامادەیان کردو وای لێکەن کە وەکو ئەوەی کەرتی تەندروستی لێ بکەن بە 2 ساڵ تا بەشکەی ئێستا فعلەنەوە تا 3 مانگیان لە ساڵی ڕابردووایەوە مامۆستا ئەو 3 مانگەی کە قەرار بوو 6 مانگ بێت ئەو 3 مانگەی هەڵگرتو هێنایەتیان بۆم ساڵ و یانێ بۆ 3 هاندانش ساڵی ئەمساڵی خوێندن مامۆستا تێپەڕێن کە بە هیچ کاتێکە منە لەگەڵ سیستەمی پەروەردە گونجێ نە مامۆستایش داوای ئەوەی کردو مامۆستا داوای حەقی شەرعی بەم ڕەوشەوە ئەم ساڵیش لە پارێزگای سلێمانیا بایکۆت و نەچوونەوە نێو هۆڵەکانی خوێندن هەر بەردەوام دەبێت بەپێ ئەو بڵێنە ئەو بڵێن ماوەی کە دانراوە بۆ دەسەڵات لە ماوەی مانگیەکەیان زیاتر لە مانگیەکە چارەسەر نەکەم من تەسەوورەکەم کاری مەدەنی ڕوو ئەدات و یعنی خەڵک هەنگای مەدەنی گێتە بەر بە بایکۆت و بە خۆپیشاندانی ماوەی ئەم چەند ڕۆژەی پێشودا کاتێک کە ئەوەتان بە گوێی حکومەتدا داوە چ لایەنێکی بەرپرس چ لایەنێکی پەیوەندیدار هاتوۆتە سەر خەت و هیچ نەبێت لە نزیکەوە گوێی لێتان بێ ئەگەر بە گوێشتان نەکە هەتا ئەوەندە من ئاگادارم هیچ لایەنێکی بەرپرس نهاتێتە سەر خەتۆ لەسەر ئەم بابەتە تەنها ئەوەندەی من ئاگادارم ئەوەندەی بزانم یەکێتی مامۆستایان پرۆژێکیان هەیە کە سەردانێکی ئەنجومەنی وەزیران بکەن یان بچنە ئەنجومەنی وەزیران و لێ لەگەڵ لایەنی پەیوەندیدارە دانیشتن و داجارێکە داوای لێ بکەن و کە ساڵی ڕابردوو سەردانی کاک مەزعودیان کردو سەردانی کاک نێچیریان کرد سەردانی کاک قوبادیان کرد هیچ شان ساز نەکرد لە سەرهاتنەوە تەسەورم تەمەناکە ئەم سەردانیان بەرهەمدار بێت و بتوانن بەدەستی پڕۆ و هەواڵێکیان پێوە بۆ مامۆستایان کە من بۆ خۆم ئومێدم پێینی بەڕاستی زۆر باش مامۆستا هەر لە سەرەتای بەرنامەکە و تا ئێستا باسمان لە کێشە و گرفت و ئاستەنگەکانی بەردەم خوێندن و کێشە و گرفتە دەرونیەکانی مامۆستا لە ڕووی مادیەوە هەروە خوێندنگاکان قوتابی کرد بە چی چارەسەری ئەم ڕەوشە بکەین کێ ئەتوانێت چارەسەری بکە و کەی چارەسەری ئەم ڕەوشە ئەکرێ بەچی چارەسەرکرێ بە گێڕانەوەی مافی هەموو تاچێکم کۆمەڵگا کە بە زۆڵم داگیر کراوە یعنی مافی هەموو کەسێک داگیر کراوە لە خەڵک کێ ئیکات تەنها لە ئەوەی کە پیتوانێت چونکە هەر کەسێک تێکی یاوە بێەوە چارەسەری کات ئەبێ ئەوە چارەسەریکە کە ئەویش دیارە حکومەت و دەسەڵات و ئەم دوو حیزبن ئەبێ ئەمانە چارەسەریکەن وەکەیش چارەسەرێکە ئەوەندەی من لە وەزعەکە تێ بگەم نیازیان نییە بەم زوانە چارەسەریکەن بۆیە تەمەناکەم بە زووترین کات چارەسەری بکرێت و گرفتی کوردستان لە چووکە گرفتە ئێستا کوردستان لە بەردەم مەترسێکی گەورەدایە ئەویش مەترسی دوای ڕیفراندۆمە کە وڵاتانی دەوروبەر بە هەموو جۆرێک دژایەتی دەکەن و لەگەڵ ئەوەیشە ئەبینین کە لە ناوخۆشە وەزمان زۆر خراپە لە حکوومەتی عێراقی زۆر بەرنامەی خراپ و وڵاتە نێودەوڵەتەکانیش بە هەموو شێوازێک دژی ڕیفراندۆم وەسان و تۆ کاتی خۆی ئێساش لەگەڵ دەرئەنجامەکەیە بۆی ئەبێ ئەم وڵات ئەم یعنی هەستکردن بە بەرپرسیارەتی لە وڵاتی ئێمە ئەوە بێت ئێستا ناوخۆی وڵات ڕێکخێتەوە بۆ هەر ئەگەرێکی چاڕۆن نەکراوە. زۆر باش مامۆستا کۆتا قسە و پەیامی جەنابێت من شتێکم نەماوە بیپرسم ئەگەر جەنابێت شتێک
هەبێ باسی بکەی من نەمپرسی بە پێویست بە باسکردنی جەناب بکەم زۆر سپاس دەکەمەگە بە کورتی بێ زۆر سپاس بۆ ئێوە مێداوارم کەوا ئێمە ئەم ساڵ کۆتایی هاتن و ساڵی کۆتایەتن بێ بە هەموو کێشەگرفتەکانی بەردەمی پەروەردە و هەموو تاکیی وڵاتی ئێمە کە بتوانین ینی خەڵکی ژیانێکی ئاسایی مرۆڤانە بکات لە وڵاتی خۆیان و سەرەتایەکیش بۆ دەرپین ینی کۆتایی هێنان بەم کێشە قەیرانە کە لە کوردستانە هەیە بە تاتی کێشە سیاسیەکان و دەرەنجامێکی باش چاڕی خەڵکی ئێمە وڵاتی ئێمە بکات. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا فەرهاد قادر بە پرسیلقی لە بجێ مامۆستانی پێشەنگ کە میوانی ئەمڕۆی بەرنامی باس و خواز بووی. زۆر سپاس. بینەرانی عزیز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی عزیزیش کە تا ئەم ساتە بینەری بەرنامەکەمان بوون تا بەیگەشتنەوەی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ. باس لە دوایین گۆڕانکاریە سیاسیەکانی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە و جیهانەکەین بە میوانداری زۆر بەڕێز محەممەد حەکیم کارگێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان. ئێمە ئەگەر پێشتر بەڵێمان بکردا دەبوو ڕیفرانمان بکردا، بەڵام ئێمە هەموو تێبین و سەرنجەکانمان بۆ ئەو قستە ڕوو کە ئێستا بتوانم من بەرامبەر بە پرسیارەکانی جانابت بڵێم ئێمە تێبین و سەرنج و ڕخنەکانمان. بەڵێکی کۆمەڵی ئیسلامی وەڵام دەرەوەی ئەو گومانانە بوون کە دەیانوت کۆمەڵ سەر بە فڵانە وڵاتە سەر بە فڵانە ئیقلیمە یان کۆمەڵ لە ناو ساحەی سیاسی هەرێمی کوردستان پاشکوی فڵانە هێزی سیاسیە. حەقە پارتی دیموکراتی کوردستان گلەییان لێ بکە کە میدیاکانیان لە ڕیفلامدا وەکو تەلەڤیزیۆنەکانی پارتی نەبوون و سەرکردەکانیان هیچ کۆڕێکی جەماوەریان نەگرت و بانگەشە بۆ ریفراندۆم بکەن و ئەو ریفراندۆمی کە ڕیکلامی بەگەرمی لە ناوچەی زرد بۆ دەکرا لە ناوچەی سەوز بۆ شێوەیە نەبوو. ئێمە لە هەموو پەیڕەوەکانمانە لە هەموو هەڵوێستەکانمانە لەوتی کۆمەڵی ئیسلامی و پێشتر لەو پارتە سیاسیانەی کە کۆمەڵی ئیسلامی لێ دروست بوو هەموو ئەوە لامان شتێکی جێگیر بووە مافێکی سروشتی بووە بەپێی وتەکەی تۆ و مؤشیراتەکان بێ پێ ناچێت لێکی 11 هەڵبژاردن بکرێت بەڵام ئەگەر کرا بەڕاستی لە کۆبنەوەکانیشە هەندێک لە ئەندامانی وەفدەکانی کردی و پارتی قسەیان جێهێشت کە ئێمە زوو تێگەیشتی مانای چییە و چی لە پشتەوە بەشەکەی کە ئێمە سێ حزبی ئیسلامین سێ حزبی ئیسلامی سێ کۆمەڵی ئیسلامی دەبێت تەنسیق و پێکەوەبوونمان بەردەوام بەرامبەر بەو مەترسیانەیش کە ڕوو لە حاڵەتی ئیسلامی دەکەن دەبێت کاری هاوبەشمان هەبێت پێکەوەبوونمان هەبێت. فراکسیۆنی ئێمە ئازادمان کردوون مەبدەیەکمان پێوتون لە بەغا چی لە بەرژەوەندی گەری کوردستانە ئەوە بکەن. چاوپێکەوتن ئەم شەو کاتژمێرنەوە بە کاتی هەولێر.